بە دوواداچوون دەکەین بۆ دۆسیەکی دیکەی خواردنی پارەی هاوڵاتیان لە سلێمانی لە ماڵی هادی نەجمەدین یەکێکە لە قوربانیەکان لەوێەوە دەست پێ دەکەین. هادی کوڕێکی توشبووی ئۆتیزمی هەیە بە ئومێدی چارەسەری کوڕەکەی خانووکەی فرۆشتۆ و پارەکەی داوە بە نووسینگەیەکی گەشتیاری تا ویزەی ئەڵمانیای بۆ وەربگرێت و کوڕەکەی لە وڵاتە چارەسەر بکات. هادی ڕووداوەکە بۆ پێیان دەگێڕێتەوە. بە درۆدە لەسە هەساوتی مناڵەکە لە بەرۆی خان پێداویستی تایبەتەوە ئۆتیزمی ئێمە بە پەلەی شەکە بۆکەین و زەلامێش هێنا بە ناوی ئەکرەم ناوێکەوە وتی ئەمە جنسی سویدی هەیە و ئاوایە و ئیقامێکی هەلی کارتان بۆقا لە خیدالی 2 مانگە لەبەر خاتی مناڵە ئۆتیزمەکە درۆی کرد کاتەکە زۆر دوورێژ بووانێ هەر کاتەکە ڕۆی بوو بە ساڵێک هەر درۆی کردی کاتێک مازانین دێوانە کاکە ڕای کردووە هیچ کەسێک ئێمە یاگادار نەکردوێتوانە کاتێک چوین بۆ مەرکەسەی دەکەین 15-20 کەس هاتووەمی پارەی خوراوە ئەڵێ 20 ڕۆژ لای ئێمە سژن بوو یەکاکە من چوزانم سژن بووە ئیتر کاتێک مازانین ڕای کرد بوو ڕۆی بۆ تورکیا سیارەکەی ئێستا گیراوە لە ئاسایشە سیارەکەی هەر لای هەزار بەس نازانم چی بەسەر هاتووە من 2 دەفتەر دۆلارم بەدەستیاوە تێ 130 گەڵاشی زەرەر لێیاوم یعنی 3 دەفتەر و 30 گەڵ. قوربانیەکان زۆرن. خاوەنی نووسینگەکە ئەو کارەی بەرامبەر 13 خێزان کردووە و لە هەر خێزانێک نزیکەی 20,000 دۆلاری وەرگرتووە و دواتر دیار نەماوە. ئەوە وتەی بەشێک لە قوربانیەکانە. لە باخی گشتی سلێمانی کۆبوونەتەوە و داوا دەکەن مافەکانیان بۆ بگەڕێنرێتەوە. والله کاک ڕابیارجان ئەمە تقریبا 12-13 عایلەیە هەرێکی بە پێی ئیشەکەی خۆی هەیە دەفتەر نیوەکە هەیە 3 هەیە 2 هەیە 4 دەفتەرە هەیە سەر و 4 دەفتەرە ئیتر بەدای فیزەوەگرتنەوە بۆ ئەڵمانیا ئیتر ئەو بڕەپاری وەرگرت و کۆی کردەوە ڕۆشت بۆی دەرچوو تەنها پاری ئەو نەخۆشانەی کۆ کردوێتەوە یعنی ئێوە چۆنەوتان ناسی والله بەناوی فیزەوە ناڵم بەناوی فیزەوەگرتنەوە بۆ چارەسەر نیوەی تایەتی نەخۆشیە تایەتی بۆ چۆ بڵێ گەشت و گوزارکردن و تایەتی هەر بۆ بچێت لەم وڵاتە نەجاتی بێ وڵاتان تۆمار کردوێەوە تۆمار کرد لە پۆلیس بەڵێ لە 2000 و وڵات جامەکەی هەر لێ بابیگیرێ بابیگرین تقریبا کۆتایی 2020 ئەو بۆ 3 ساڵەسی من خۆم 2 دەفتەر و 65 زۆرەکەم پێداوە 2 دەفتەر و 65 زۆرەکە کابرا بە ناوی فیزەوەرگرتن بە حساب ئینجازە هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئینجازەی هەیە بێ هیچ لێپرسینەوەیەک حکوومەت ڕێ بەوانەیەدا ئەوانە بەس بۆیان هەیە تیکتی تایارۆشتوا ببڕن بۆ گەشتیاری ینی ڕێ بەوەیەدا حکوومەت ئەمانە ڕیکلام بۆ خۆیانەکەن بۆی خەڵکی وەکو من کە پێویستی بە چارەسەرە لە دەروەوەڵات لە ئەڵمانیا یان کەسان ئۆتیزم پێویستیان بە چارەسەرە لەبەر لە وڵاتێکە ژین چارەسەرێکی وایتیان نییە کە بە حەقەت بە بۆ ئەنجامی ئەو کارانەکە پێویستمان بە دەرەوە نەبێ ئەمانش کە ڕیکلام بۆ کردو بووە ئێمە هەممان وامانزانی کە بۆ منیەکیان خۆم بۆ جنسی دۆمەنی کاو بە حەقەت بۆی بچم بگەمە چارەسەری خۆم لەویتیان فیزەنیە دوایەوەش پارەکەمانی برد و لە هوارۆ سکاڵامان کرد خێزانی بەر بوو لە کاتێکی دکە دەوامش نەبوو ئەنی هیچ داوامش نەبوو کە خێزانی بەربوو. پۆلیسی سلێمانی لەسەر دۆسیەکە دەڵێت سکاڵاکە لە بنکەی پۆلیسی سەرچنارە و سبەی دۆسیەکە دەجوڵێن و زانیاری لەسەر ئاشکرا دەکەن. لەگەڵ داوامە هەوراکان هەڵەینەوە بزانینی حالەمان کردووە غەلق بۆچی لە هاتووە پێمەوە منیش پێتاوانەوە بەسەرچاو نازانم خۆمر کاکە لەو مەرکەزانە نیم ئێمە 18 مەرکەزمان هەیە هیچی لێ نازانم کاکە هەنی شتێ بە پێی قانون منیسێن پارەیەم بەتۆ نە مەحکەمە ئاگای لێ نە کەس ئاگای لێ نە چۆنە نە چییە بەبەنەوە بان کراوە ئیجراعاتی لەگەڵا کراوە چی ماوە ڕەنگە ئەوراقەکانی حالی مەحکەمە بوو بێ بەزە و پەلەی لەوانە لە مەحکەمە نییە ئەوراقی وەکو ئەوراقی و عالەمەی کە 2 ملیۆن دلار خوراوە ئاوا چێتە پێش ڕەنگە موعیدی مەحکەمەیاندا نەبێ بۆ یەکی 24 ئەوان دڵیان خۆشە مێدێکیان بۆ بگەڕێنرێتەوە یعنی بەدواداچوون بۆ قیسەکەیان بکەن وڵی بەیانی سەیرەکەین و بەدوواچوونە هێمزین لای پۆلیسمەوە یای حالی مەحکەمە بوو بە ڕسمی ڕایگەێنین لە پێیجەکەی پۆلیسەوە. هەرچەند دەسکاڵا لەسەر خاوەنی نووسینگەکە تۆمار کراوە و ئێستا دەوتێت لە تورکیایە بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە. داواش دەکەن لە ڕێگەی پۆلیسی ئینتەرپۆڵەوە بگەڕێنرێتەوە کوردستان چونکە ئەو پارانەی خواردوێتی هەمووی پارەی نەخۆش و پەکەوتە و منداڵی ئۆتیزمە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.